سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکە. مەسعود بارزانی ڕای دەگەینێت هەموو وەزارەتەکانی بەغدا بدەن بە یەکێتی دەستبەرداری پۆستی سەرۆکۆمار نابە. لە خۆپیشاندانەکانی ئەمڕۆی بەغدا ژمارەیەک لە خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان بریندار بوون. داوای کۆبوونەوەیەکی بەپەلەی پەرلەمانی عێراق دژی هێرشەکانی ئێران دەکرێت. ئەندامێکی سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند پێویستە یەکێتی و پارتی کە خاوەنی هێزی چەکدارن لەسەر هەموو شتێک ڕێکبکەون، چونکە یەکڕێزی خەڵکی کوردستان لە هەموو شتێک گرنگترە. ئەو نەحەزانەی چاویان بە ئازادی کوردستان هەڵنایەت تۆپبارانمان دەکەن و خەڵک شەهید دەکەن. مستەفا چاوڕەش فەرماندەی هێزەکانی هەفتەی پێشمەرگە و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە لێدوانێکدا ڕایگەیاند یەکڕێزی گەلی کورد لە سەر و تەواوی پۆستەکانەوەیە بە سەرۆک کۆماریشەوە. بۆیە دەبێت یەکێتی و پارتی لەسەر تەواوی نەکۆکیەکان ڕێبکەون. ڕاشی گەیاند ئاگاداری بەردۆخی وڵاتانی دەور و پشتمانن، ئەوەتە ناحەزەکان ئەوانەی چاویان بە ئازادی کوردستان هەڵنایەت تۆپبارانمان دەکەن، خەڵکمان لێ شەهید دەکەن و منداڵی ناوسکی دایک شەهید دەکەن. ئەو ئەندامی سەکردایەتی یەکێتی تایبەت بۆ شارپرێس سەبارەت بە هێرشەکانی ئێران بۆ سەر هەرێم باسی لەوە کرد شەڕی وڵاتان بە ئێمە ناکرێت و پێمان ناخۆشە بچووکترین زیان بە هاوڵاتی هەرێمی کوردستان بگات. وڵای ئێمە بێ خۆمان ڕێخێنویتی خۆمە شەڕی وڵاتانە بە ئێمە ناکرێت بابەجیان، ئەوە نە پێمان خۆش بۆی سا لێوە قسەم کرد ئێمە پێمان خراپە خوێن دەلوتی مناڵێک بێ ئەوەی کە بینیشمان ئازاری هەموو خەڵکەوەتا لە ئێرانە هەموو سەر تاسەری ئێرانی دکتۆر لەسەر ئەو غەدر و نەعەدالەتی کە کرێت جا لەبەرەوە ئێمەش پێمان ناخۆشە بچووکترین زەرەر بە خەڵکی کوردستان. سەرکردەیەکی سەر بە بزوتنەوەی وفاقی نیشتیمانی وردەکاری گفتوگۆکانی نێوان مەسعود بارزانی سەرۆکی پارتی و ئایەت ئەلاوی سەرۆکی هاوپەیمانی وەتەنیایی لەبارەی گرێکوێرەی پۆستی سەرۆکۆمارەوە ئاشکرا کرد. دەژڵێت بارزانی بە ئەلاوی وتووە پارتی سازش لەسەر پۆستی سەرۆکۆمار ناکات. هاشم حەبۆبی سەرکردەی سەر بە بزوتنەوەی وفاقی نیشتیمانی لە لێدوانێکی ڕۆژنامەییدا ئاشکرای کرد کورد هێشتا گەورەترین ئاستەنگی بەردەم چارەسەرکردنی چەقبەستووی سیاسین لە عێراقدا. بۆ پێی هێشتا لەسەر کاندیدێکی تەوافقی بۆ پۆستی سەرۆکۆمار نەگەیشتنەوە ڕێکەوتن. دەژڵێت بارزانی لە دوادیداری خۆیدا لەگەڵ ئایەت ئەلاوی وتوێتی تەنانەت ئەگەر لە بەرامبەر پێدانی هەموو وەزارەتەکانی کوردیش بێت بە یەکێتی ئامادەنیە دەستبەرداری پۆستی سەرۆکۆماری عێراق بێت. هەوەشی وتووە هەرچەندە یەکێتی دەستبەرداری بەرهەم ساڵح بێت و لەتیڤ ڕەشید بکاتە کاندیدی پۆستی سەرۆکۆمار، ئەوە هێشتا بارزانی سوورە لەسەر ئەوەی دەبێت ڕێبەر ئەحمەد پۆستەکە وەربگرێت. لە یادی خۆپیشاندانەکانی تشرینیەکان لە بەغدا و چەند پارێزگایەکی تری عێراق خۆپیشاندان ئەنجامدرا و هێزێکی ئەمنی زۆریش بڵاوی پێکرا. بەرەبەیانی ئەمڕۆ شەمە خۆپیشاندانی تشرینیەکان لە گۆڕەپانی تەحریر دەستی پێکرد و خۆپیشاندەران چوونە گۆڕەپانی تەحریر. ئەو ڕێگەیش لە گۆڕەپانی تەحریرەوە دەچێت بۆ پردی کۆماری بە تەواوی داخرا. خۆپیشاندەران هەر لەگەڵ گەشتنیان بە گۆڕەپانی تەحریر دەستیان بە وتنەوەی دروشم کرد و هێزێکی زۆری ئەمنیش بڵاوی پێکرا بۆ ئەوەی ڕێگری لە پەڕینەوەی خۆپیشاندەران بۆ ناوچەی سەوز بکات. خۆپیشاندانی تشرینیەکان لەسەر پردی کۆماری لە ناوەڕاستی بەغدا گرژی و ئاڵۆزی بەخۆیەوە بینی و لە ئەنجامدا ژمارەی خۆپیشاندەر و ئەندامی هێزە ئەمنیەکان بریندار بوون. ئەمڕۆ 3 ساڵ بەسەر دەستپێکردنی خۆپیشاندانەکانی تشرینی یەکەمی ساڵی 2019 تێپەڕ دەبێت. خۆپیشاندەران چەندین داواکاریان هەبوو، یەکێک لە داواکاری سەرکیەکانیان هەڵبژاردننی پێشوەختە بوو. لەناو پەرلەمانی عێراق زیاتر لە 140 ئیمزا کۆکراوەتەوە بڕیارە پێشکەشی دەستی سەرۆکایەتی پەرلەمان بکرێت بۆ ئەوەی کۆبوونەوەیکی بەپەلەی پەرلەمان دژی هێرشەکانی ئێران بەڕێوە بچێت. سەگڤانسەندی ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند ماوەی 6 ڕۆژە کۆماری ئیسلامی ئێران هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هیچ هەڵوێستێکی نییە.
لە کاتێکدا ئەرکی حکوومەتی فیدراڵە ڕێکارە یاسای نێودەوڵەتیەکان بگرێتە بەر بەرامبەر ئەو پێشێلکاریانەی بەرامبەر هەرێمی کوردستان دەگرێن. ئەندامەکەی لیژنەی ئاسایش و بەرگری دەژڵێت لەناو پەرلەمانتەرانی عێراق تا ئێستا زیاتر لە 140 ئیمزا کۆکراوەتەوە و تا سبەی یەکشەممە ئیمزا کۆ دەکرێتەوە بۆ ئەوەی کۆبوونەوەیکی بەپەلەی پەرلەمانی عێراق لەبارەی هێرشەکانی ئێران بەڕێوە بچێت. ڕوونیشی کردەوە ئەو پەرلەمانتەرانی ئیمزایان کۆ کردوێتەوە بۆ کۆبوونەوەی پەرلەمان لە هەموو پێکهاتەکانی عێراقن و دەیانەوێت حکوومەتی عێراق پابەند بێت بە گرتنەبەری ڕێوشۆنی یاسایی دژی ئەو هێرشانە، چونکە حکوومەت دەتوانێت لە ئەنجومەنی ئاسایش و دادگا سکاڵا تۆمەر بکات لە بەرامبەر ئەو هێرشانەی دەکرێتە سەر هەرێمی کوردستان. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر.